بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق نزیک بۆتەوە و هێز و قەوارە سیاسەکانیش کێبڕکێ دەکەن بۆ بەرەسێنانی 329 کورسی پەرلەمانی عێراق. چاوەڕوانیش دەکرێت لە سەراستی هەرێمی کوردستان گۆڕانکاری لە نوێنەرایەتی هەرێم لە بەغداد ڕوودات. بە میواندارێک لە بەڕێزان ئەحمەد عەزیز ئەندامی جیهاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لە سودەی سەرکی لە هەولێری شەوە زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. وادەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق نزیک بۆتەوە و چاوەڕوانیش دەکرێت گۆڕانکاری لە نەخشەی نوێنەرایەتی هەرێم لە بەغداد ڕووبدات. لە ماوەی 14 ساڵی ڕابردوو پارتی و یەکێتی زۆرینەی کورسیەکانی پەرلەمانی عێراقیان بەدەستهێناوە، بەشێکی زۆری کورسیەکانیش لە ئەنجامی تەزویر و ساختەکاریەوە بووە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەردوو هێزەکە چەندین پۆستی هەستیاریان لە حکوومەت و پەرلەمانی عێراق بەدەستەوە بووە، بەڵام نەیانتوانیوە کار بۆ مافەکانی کورد لە بەغدا بکەن، بە پێچەوانەوە کاریان بۆ بەرژەوەندی حیزبی و تایبەتی کردووە. هەردوو هێزەکە بۆ هەڵبژاردننی ئەمجارەی پەرلەمانی عێراق هیچ پرۆژەیەکی نوێیان بۆ خەڵکی کوردستان پێ نییە، چونکە 14 ساڵە نەیانتوانیوە کاری گرنگ بۆ خەڵکی کوردستان بکەن. ئەوان لە بری کارکردن بۆ جێڕانەوەی خاک و پاراستنی بەرژەوەندیەکانی کورد لە بەغدا خەریکی بەرژەوەندی حیزبی بوون. تەنانەت بەرپرسی کوردی هەیە لەسەر گەندەڵی لە بەغدا دەرکرا و پەرلەمانی عێراقیش متمانەی لێسەندەوە. سحب الثقة من السيد وزير المالية. چەندین کێشەی هەڵپەسێدرا و لە نێوان هەرێم و بەغدا بوونی هەیە، لەوانە کێشەی خاک و نەوت و موچە و پێشمەرگە و کەمی ڕێژەی بەشداری کورد لە ناوەندەکانی بڕیار لە پەرلەمان و حکوومەتی عێراق. بەڵام هەردوو هێزە دەسەڵاتدارەکەی هەرێم نەک نەیانتوانیوە کێشەکان چارەسەر بکەن، بەڵکو کێشەکانیان لەگەڵ بەغداد ئاڵۆزتر کردووە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەڵبژاردننی ئەمجاری پەرلەمانی عێراق دەرفەتێکی زێڕینیان لە بەردەمدایە بۆ ئەوەی کۆتایی بە قۆڕەخکاری و تاگەڕەوی هەردوو هێزە دەسەڵاتدارەکە لە مامەڵەکردن لەگەڵ بەغداد بێنن. هاوڵاتیانی کوردستان لە ڕێگەی متمانەدان بەو هێزانی کە نوێنەرەکانیان بە بیێرانە و ڕازگویانە لە بەغداد کاریان کردووە ئەتوانن نەخشەی نوێنەراتی ئەمجاری کورد بۆ بەغدا بگۆڕن. ئەمەش واکات ئەو هێزانە چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خاک و موچە لەگەڵ بەغداد بدۆزنەوە. بە بڕوای چاودێرانیش هەڵبژاردننی ئەمجاری پەرلەمانی عێراق چارەنووسسازە و گۆڕانکاری لەو هەڵبژاردنە بێتە سەرەتایەک بۆ گۆڕانکاری لە هەرێمی کوردستان و گۆڕانکاری گەورە لە هەڵبژاردنەکانی ناوخۆی هەرێمدا دروست دەکات، لەوانە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان کە وا بڕیارە لەم ساڵدا بەڕێوە بچێت. جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانم. ئەگەر سەرەتا بچینە هەولێر لای کاک زانا ڕۆستایی. کاک زانا بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. خۆتان ئاگادارن لە وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق نزیک دەبینەوە کە وا بڕیارە لە 12/5 ئەنجام بدرێت. تا چەندەم هەڵبژاردنە بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان هەڵبژاردنێکی چارەنووسسازە؟ بەناوی خوای گەورە میهرەبان، سڵاو ڕێز بۆ جەناب و بینەرانی عەزیز. بێگومان هەڵبژاردن دەرفەتە بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی دەسەڵاتی خۆیان بەکاربێنن. هاوڵاتیان دەنگدەران لە 4 ساڵ جارێک یەکجار دەسەڵاتیان هەیە، ئەویش ڕۆژی دەنگدانە. ئەوە دەرفەتێکی زۆر گرنگە دەدرێتە هاوڵاتیان بۆ ئەوەی بەشداری بکەن لە ژیانی سیاسی، بۆ ئەوەی کاریگەریان هەبێت لەسەر گۆڕانکاری لە نەخشەی سیاسیدا. هەر کەسێک ئەو دەرفەتە بەکاربێنێ بە باشی، ئەوە ڕنگدانەوەی دەبێت لەسەر تەواوی بارودۆخی وڵاتدا. بەڵام ئەو کەسێک کە ئەم دەرفەتە لە دەست بدا دەبێت هەر لۆمەی خۆی بکە، چونکە هاوڵاتیان لە سیستەمی دیموکراتیدا کاریگەرترین فاکتەرن لە گۆڕانکاریەکاندا. هەموو ئەو حیزب و لایەن و سەرکردانەی کە براوە دەبن لە هەڵبژاردنەکان بانگەشەی ئەوە دەکەن و ڕاستیش دەکەن کە خەڵک ئەوانی دەوێ، ئەوانیش ئەو بەرنامانە جێبەجێ دەکەن کە بۆ خۆیان لە بانگەشەکانی هەڵبژاردن باسییان لێوە کردووە و پێویستیش ناکە دوای هیچ خەڵک لەیان لێ بکات چونکە خەڵک ئەوانی هەڵبژاردووە. بەڵام دوای ئەوەی کە وەکو لە راپۆرتەکەی ئێوە داهاتبوو لە ماوەی ڕابردوودا ئەو هێزدولانانەی کە نوێنەرایەتی کوردیان دەکرد لە ناوەند لە بەغدا، چ لە دەسەڵاتی جێبەجێکردن لە دامەزرا حکوومیەکان، چ لە ئەنجومەنی نوێنەران، ئەگەر خەڵکی کوردستان لە ئەدایان ڕازی بووە
و پێی وایە ئەوان دەستکەوتی گەورەیان دەستکەوتی مێژویان بۆ میلەتی کورد بەدەست هێناوە وەڵا پیرۆزیان بێ دەتوانی دەنجام پێ بدەنەوە زارشکەش هەڵیان بژێنەوە بەڵام بە ئەزمموی عملی دەرکەوتووە کە ئەو هێزولانانەی نوێنەرایەتی کوردیان کردو لە ڕابردوو لە بەغدا بوونە مای شەرمەزارکردمان بوونە مای بەکارهێنانی پلۆ پۆستەکانی خۆیان تەنها بۆ خۆیان نەک بۆ میلەتەکەیان بۆ قەزەکەیان زیانی گەورەیان لە ئەزمموی هەرێمی کوردستاندا نەک سوودیان بە ئەزمموی هەرێمی کوردستان گەیان بۆیە حەق خۆیتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم دەرفەتی هەڵبژاردنە بە باشترین شێوە بەکاربێنن و ئەم مەسئولیەتە مێژویە ئەم مەسئولیەتە قەومیە کە ئەکەوێتە سەرشانیان هۆشیارانە مامەڵێ لەگەڵا بکەن. بەڵێ پێ دوایە کاکزانەوەی کە بەرەز وتت هاوڵاتی یەک ڕۆژی هەیە ئەوەی کە بتوانێت گۆڕانکاری دروست بکات یعنی ئەم هەلە دروست نابێتەوە بۆ تا 4 ساڵی تر ئەگەر هاوڵاتیانەوانی کە نیگەرانن لە مامەڵەکردنی هەرێم لەگەڵ بەغدا لە چارەسەرنمونی کێشەکانی کورد لە بەغدا ئەم ڕۆژە کە ڕۆژی 12ی پێنج دەرفەتێکی زێڕینە بۆ گۆڕانکاری ڕۆژی هەڵبژاردن بە ئیمتیازەوە ڕۆژی هاوڵاتیە بڕیار دەدا دوای ئەوە پێویست ناکە گلەی لە هیچ کەس بکات چکە ئەنجامی بڕیارەکەی ئەوە ماوەی 4 ساڵ کاری لەسەر ئەکرێ بۆیە من بە دڵنیاییەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەرێم ڕۆژی 12 پێنج ڕۆژی خۆتانە لەدەست خۆتانی مەدەن و بە قەناعەتی خۆتانەوە بەکاری بێنن و ئەو نوێنەرانەی خۆتان پێتان باشە و پێتان وایە لەگەڵ ئامانجەکانی ئەم قۆناغە دەگونجێن ئەمانە دەبێ هەڵبژێرنەوە بۆ ئەنجومەی نوێنەران بۆی لەوێشەوە بۆ نوێنەکانیان لە حکوومەت دیاری بکەن لەبەر ئەوەی بەڕاستی ئەم دەرفەتە و ئەم ڕۆژە ئەگەر بە باشی بەکارنەهێنرێت تووشی ئەنجامی خراپ دەبین قاعیدەیەک هەیە دەڵێ ئەگەر هەمان شێوازەکانی ڕابردوو بەکاربێنی هەمان ئەنجامەکانی ڕابردوو بەدەستدێنی بەڵام ئەگە دەتەوەی ئەنجامی باشتر بەدەستبێنێ دەبێت شێوازەکانی ڕابردووت بگۆڕی ئەگەر ئەو هێزولانانەی کە پێشتر دەنجیان پێدرا و ڕەوانەی بەغدا کران و زۆرینەی کورسەکانیان بەدەستێنرا و نوێنەراتی کوردستانیان کرد لە ماوەی ڕابردوودا بەم شێوەیە باردۆخی هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان هەرێم و بەغدایان ئالۆز کرد و نەیانتوانی بستێک دۆزی کورد بەرەو پێش ببەن ئەگەر دەمانەوێت ئەگەر هاوڵاتیان هەرێمی کوردستان دەیانەوێت ئەم باردۆخە بەردەوام بێ و عیبی نییە وەڵا دەبێت هەر دەنگ بدەنەوە ئەوان بەڵام ئەگە چاوەڕوانی ئەوە دەکەن کە نوێنەرەکانیان لە بەغدا بە بەرنامەیەشی تر ئیش بکەن و ڕوانگەشی کەیان هەبێ و گۆڕانکاری بەسەر ژیانی سیاسی و ئابوووریاندا بێ بەڕاستی دەبێ بڕیارێکی ئازانە بدەن جارێکی تر ئەوانە نەنێرنەوە بەغدا کە لە ڕابردوودا نەیانتوانی هیچیان بۆ بکەن. بەڵێ سپاس دەکەین کاکزانە کاک ئەحمەد جەنابیشت بەخێر بێ سەبارەت بە هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی عێراق تا چەند پێ دوایە هەڵبژاردنێکی یەکلاکردەوەی بۆ خەڵکی کوردستان دەکرێت بەم هەڵبژاردنە قۆناغێکی نوێ هاوڵاتیان هێڵێکی نوێ دروست بکەن لە پەیوەندی هەرێم لەگەڵ بەغدا لە نوێنەرایەتی هەرێم لە بەغدا وەڵام من پێم وایە کورد بەشێکی پێگەی خۆی بەشێکی دەسەڵاتەکانی خۆی بەشێکی مافەکانی خۆی ئەوەی کە لە عێراق بەدەستێنا بوو پاشەکشەی لێ کردووە بەدەستێوەداوە لە دەستی داوە بۆیە کورد ئەم جارایانی ئەبێ زۆر بە هەستیاری و زۆر ئەوە دەستی لەسەر دڵ و وجدانی بێ کاتێ ئەچێ بۆ دەنگدان چکە کورد ئەگەر تەماشا بکەین پێشتر جێگری سەرک وەزیرانی عێراقی هەبوو پێشتر کورد چەندین پۆستی گرنگی لە دەوڵەتی عێراقا وزارەتی مالیەی هەبوو ڕئیسی سوپاسالاری عێراق کورد بوو چەندین وزارەتی سیادی لە بەغداوەکو وزارەتی دەرەوە بەدەست کردەوە بوو ئێستا کورد نە وزارەتی دارایی عێراقی بەدەستەوە ماوە نە وزارەتی دەرەوەی عێراقی بەدەستەوە ماوە کورد ئێستا نە سوپاسالاری کوردی بەدەستەوە ماوە نە جێگری ڕئیس وزەرای عێراقی بەدەستەوە ماوە کورد سەرڕایەوانە 50% خاچی لەدەست داوە کاتە کەرکووک و خانەقین و خورمات و مەخمور و دەشتی نینەوە تا ئاگاتە شنگار ئەگەر نوێنەرایەتێکی ڕاستەقینە بۆ خۆی هەڵنەبژێرێت کە تعبیر و گزارش لە بەرژۆن لێ باڵاکانی کورد بکە و نوێنەرایەتێکی بەهێزی نەبێ ناتوانێت ئەوە بەدەست بێنێتەوە کە لە دەستی داوە هەم ئەو دەسەڵاتانی کە لە بەغدا لە دەستی داوە هەم 50% خاچی هەرێمی کوردستان کە کەرکووک و ناوچەدا بڕاوەکانە نوێنەراتی باش چی بە بۆ چوونی تۆ کە دەڵی نوێنەراتی باش ئەمانە بەدەست دێنێتەوە یا خودت کار دەکات نوێنەرایەتی باشەوەیە کە تعبیر لە ماف و خواست و ئامانجەکانی خەڵکی کوردستان بکە نوێنەرایەتی باش ئەوە نییە کە تۆ
ئەو دەسەڵاتانەی لە بەغدا بوو لە دەستی بدەین. نوێنەرایەتی باش ئەوە نییە کە لە ماوەی زیاتر لە 15 ساڵ حکومڕانی لە بەغدا نتوانی مادەیەکی دەستوری کە بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان دانراوە بیخەیتە بواری جێبەجێکردنەوە. نوێنەرایەتی ڕاستەقینە ئەوەیە کە تۆ سازش لەسەر بەشێکی مافە دەستوری یاسایەکانە نەکەی وەکوەی کە ئێستا کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان حکومەت بە زەبری هێزگەڕاوەتەوەوێ پێویستە بە شەراکەت لە بینی کورد و لایەنی عێراق بەڕێوەبرێ. ئەو شەراکەتە ئەگەر نوێنەرایەتێکی بە هێزمانە بایە و شەراکەتەی تحقیقە کردە هێنایە مەیدان و بواری جێبەجێکردنەوە. ینی بەداخەوە ئێستا نوێنەرایەتی کورد نوێنەرایەتێکی زەعیفە و تا ئەتوانم بڵێم تا حدێکی زۆر نوێنەرایەتێکی حزبیە. ینی نوێنەرایەتی حزبی وە وای کردووە کە کورد پاشەکشێ بکات لەو دەسەڵاتانەی کە لە بەغدا هەیبووە لەو ناوچانەی کە پێڵێن ناوچەی کوردستانی دابڕنراو لێ وەربگیرێتەوە. بەڵێ بەس تا چەند ئەم هەڵبژار نەکرێ قۆناغی جاکرەوە بێت لە ڕابردوو ینی بۆ گۆڕانکاریکردن لە نوێنەرایەتەکان نوێنەرایەتی کورد لە بەغداد قۆناغێکی جیاواز بە هەوڵەتیان دەتوانن بیکەن بە قۆناغێکی نوێ و جیاواز. من بەداخەوە پێم وایە ینی ئەوەی کە کورد سەلماندوێتی ینی وای کردووە کە ڕۆحی هاندان ڕۆحی هەرچی هیوا و ئومێدە بوو لە خەڵکیان سندۆتەوە. ینی خەڵک ئێستا زۆر تووشی ناومێدی بوو. ینی بەشێکی زۆری خەڵکی ناوچە دابڕێنراوەکان ڕەنگە بەشداری هەڵبژاردن نەکەن لە ئەنجامی ئەو سیاسەتە حزبی کە یەکێتی پارتی لێ ممارەسەیان کردووە. بۆیە من پێم وایە هەڵبژاردنێکی جیاوازە بێت لە هەڵبژاردنەکانی تر. هیوادارم هەڵبژاردنێکی جیاواز بێت لە ڕووی نەوعیەوە بە قازانجی کورد بە بەرژەوەندەکانی کورد ئەگەر نا کورد چاوەڕێی پاشەکشەی زیاتریشی لە یەکرێت. لە بەرامبەر کە بەڕێز دەڵی یەکێتی خەڵک لە پارتی و یەکێتی بێزار و بەتایبەتی لە ناوچە جنۆک هێزی تر نییە کە خەڵک پشتیان پێ ببەستێ بۆ پەرلەمانی عێراق. یەکێتی پارتی چکە حکومڕانی ئەو ناوچانە بوونە کاتێک ئەو خەڵکیان بە تەنیا بەجێهێشتووە و ناوچانیان تەسلیمی حکوومەتی عێراق کردەوە خەڵک تووشی بێهیوایی و ناومێدی بووە لە تەواوی کورد. لایەنی کوردی تر هەیە بەڵامیانی بۆ خۆتان نەزانیانی گەورەترین نوێنەرایەتی کورد لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بریتی وە لە یەکێتی پارتی زۆرینەی کورسەکانی ئەنجومەری نوێنەرانی عێراق و پۆستە باڵاکانی حکوومەتی عێراق لای یەکێتی پارتی و هەسەن سەرۆک کۆمار لای یەکێتی بووە نائب ڕەئیس وزەرا وەزیری مالیەی عێراق لای پارتی بووە. بۆیە ئەو خراپ بەکارهێنانی ئەو دەسەڵاتانە کورد بەشێکی زۆری خەڵکی تووشی نەوعێک لە بێموتمانەی بەلایەنی کوردی و تووشی ئیحبات و ناومێدی کردووە. بەڵام سەیزترنی بتوانێت بەدیل مەسەلەن بەتاکید ینی من پێم وایە هێزگەلێکی زۆر هەیە کە ئۆپۆسیۆن بوونە و توانیانە بەرامبەر یەکێتی پارتی بگرن لە پێناو دابینکردنی بەرژەوەندەی باڵەکانی خەڵکی کوردستان هەم لە کوردستان هەم لە ناوچەدا بڕێنراوەکان چکە ئەزمموی حکومڕانی نە لە کوردستان سەرکەوتوو بووە نە لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بۆ ئێستا کاتیەوەیە کە خەڵک پێداچوونەوە بە دەنگدانی خۆی بکە بە ویژدانی خۆی بکە باڵسەنگانی خۆی بکە چکە ئەو دەنگانی کە درابوو بە یەکێتی پارتی لە کوردستان بینین لە حکومڕانی سەرکەوتوو نەبوونە ئەو دەنگانی کە بە یەکێتی پارتی درابوو لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بینین خراپ بەکارهێنرا. بۆیە خەڵکی کوردستان ئێستا کاتیەوەیە کە مراجعەی دەنگدانەوەی خۆی بکە و بۆ لایەنانی کە تاقی نەکراونەتەوەیان جێی متمانەی خەڵک بوونە لە ئەزمونونەکانی دەیان ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان و ناوچەدا بڕێنراوە. سپاس دەکەم کاکزانە سەبارەت بۆی کە بەڕێز وتت یەکێتی و پارتی لە ماوەی 4 ساڵی ڕابردوو نەیانتوانی یەک بست کێشەی کورد بەرەو پێشبەرن. پێ دوایە ئەم جارە ئەگەر گۆڕانکاری بکرێ بۆ نمونە هێزی تر دەتوانرێت چی بکرێ مەسەلەن سوودەکانی گۆڕانکاریکردن لە نوێنەرایەتی کورد لە بەغدا گۆڕینی هاوکێشەی سیاسی نوێنەرایەتی کورد لە بەغدا دەتوانێت چی بکرێ بۆ کورد؟ خەڵکی هەرێمی کوردستان شایستەی ئەوەیە نوێنەرایەتێکی باشتر بکرێت لەوەی کە لە ڕابردوو کراوە. لە ڕاستیدا ئەوانەیە کە لە ڕابردوو بە نوێنەرایەتی هەرێمی کوردستان لە بەغدا بوونە بەتایبەتی لە دەسەڵاتی جێبەجێکردن کە لەبەرەوەی زۆرینەی کورسەکانی پەرلەمانیان هەبووە لە دەسەڵاتی جێبەجێکردن ئەوان پۆستەکانیان پڕکردوتەوە ئەوەندەی لە خەمی خۆیان دابوون لە خەمی بەرژەوەندەی تایبەتەکانی خۆیان و کەمێکی حیزبەکەی خۆشیان بوون بە هیچ شێوێک ئاگیان لە خزمەتی خەڵک و لە بەرژەوەندی گشتی و لە ئامانزە استراتیجیەکانی هەرێمی کوردستان و مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان لە ناو دەستوری عێراقان نەبووە. من بە بەڵگەوە قسە ئەکەم ئێمە وەزیرمان هەبووە لە پۆستێکی زۆر حساس ئەو وەزیرە ئەگەر هاتوو
کاری خۆی کردوایە ئێمە ئێستا زیان لێکەوتوانی دەستی ڕژێمی هەرێمی کە لە هەرێمی کوردستان نیشتەجێن هەمویان سوودمەند دەبوون لە قانونی ژمارە 16 کە قانونی قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی دەستی ڕژێمە ئەو وەزیرە ئێمە لیژنەکە لە بندەستی ئەو بووە لیژنەکە دەبووە نوێنەرێکی هەرێمی کوردستانی تێدا بووایە حتا ئەم لە حەزەی منش قسەت بۆ دەکەم نوێنەری هەرێمی کوردستان لەو لیژنەیە دانەندرا پارێزگاکانی باشوور و ناوەڕاست خەنی بوون بە پارەی ئەم لیژنەیە و قەرەبیان وەرگرتەوە بەڵام وەزیرەکەمان کە لەو پۆستە گرنگەدا بوو و ئەو لیژنە لە بندەستی خۆی بوو نەیتوانی لە پارێزگاکانی هەرێمی کوردستانیش لیژنەی فەرعی بۆ دروستکا بۆ قەرەبوو خەڵکی کوردستان قابلە خەڵکی کوردستان زەرری پێ نەکەوتوێ لە دەستی سیاسەتەکانی حزبی بەعسەوە هیچ ئیسفادەمان لەم قانون نەکرد بۆیە من بەڕاشکاوی بە خەڵکی هەرێمی کوردستان دەڵێم با ئەو هەڵبژاردنە بکرێتە سزا بۆ ئەو هێزولانە سیاسیانەی کە بەس لە خەمی خۆیان دابوون لەک لە خەمی خاک و خەڵکی هەرێمی کوردستان دابوون خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕوانی کاری زۆر لە هێزێکی وەکو ئێمە و گۆڕان دەکا بەڵام کۆمەڵ ئیسلامی بە 3 کورسی چی بکە لە عێراق ئەگە خەڵکی کوردستان پشتیوانیمان نەکەم ئەو 3 کورسی نەکەینە 10 کورسی و ئەگەر کورسەکانی گۆڕان لە 9 کورسیەوە نەکرێتە 19 کورسی بۆ نمونە ئێمە ئەو دوو هێزە کە زۆرترین خەڵک چاوەڕوان ئێمە ئیشی بۆ بکەین چۆنیشی بۆ بکەین ئەمجا بۆم ئەمە زۆرێکە لە ئیزدیواجیات تۆ بچی دەنگ بدەیە کۆمەڵێک حیزبی شکست خواردوو کە لە ڕابردوودا بەس نەهامەتیان بەسەرداهێناوی بەڵام چاوەڕوانی ئەوەش بێ کۆمەڵە حیزبی تر کە لە بەرەی خەڵکدا بوون ئەوان ئیشت بۆ بکەن نەخێر خەڵکی هەرێمی کوردستان پێویستە ئەم زارانە زۆر هۆشیارانەتر لە ڕابردوو بڕیار بدا ئەم 4 ساڵەی ڕابردوو بەتابەت لە 2014ەوە تا ئێستا تاڵاو نەما بە گەروی خەڵکی کوردستان نێتە خوارێ سەتانەوەتی ئەم تاڵاوەش بەدەستی دەسەڵاتی خۆزیەی هەرێمی کوردستان بووە یعنی من ڕاپرسێکم کردووە لە واڵە تایبەتەکەی خۆم کە ئایا حکوومەتەکەی حەیدەر عەبادی بەرپرسی سەرچیە لە ئەم بێکەڕامەتی و ئەم نشوستیە و ئەم وەزعی بە هەرێمی کوردستان داهاتوان حکوومەتەکەی نێسیروان بارزانی 185 دەنگدەران دەڵێن نەخێر حکوومەتە خۆزیەکەی خۆمان بەرپرسە لەوەی بەسەرمان هاتووە نەک حکوومەتەکەی بەغدا خۆمە بیان و بە حکوومەتی بەغداش ناینینەوە بەڵام بەڕاستی برادرانی ئێرەش کە دەسەڵاتیان بەدەست بووە کە نوێنەراتی زۆرینەی خەڵکی کوردستانیان هەبووە لە عێراق کە پۆستە هەستیارەکانی ناو حکوومەتی اتحادیان دەست بەسەرداگرتووە لە ڕاستیدا نەیانتوانیوە بستێک قەزێک کورد ببنە پێش بەڵکو دیتمان بە چاوی خۆمان بەهۆی سیاسەتە شکست خواردەکانیان کوردیان دەیان ساڵ جێراوە دواوە ئێمە لەم هەڵبژاردنە مەترسی لە سەر ژمارە کورسەکانمان هەیە لە بەغدا یعنی گومانم هەیە ئێمە بتوانین بگەینەوە 65 کورسی بەتابەتی کورسی ناوچەدا بڕێنراوەکان کێشەی گەورەمان هەیە ئەویش لە ئەنجامی چی وەکو کاک ئەحمەدی میوانتان سڵاوڕێزم بۆ هەیە باسی کرد ئیدارەی ئێمە لەم ناوچانە فاشلترین ئیدارە بووە نەیتوانی نمونەیەکی جوانی حکومڕانی پێشکەش بکە نەیتوانی پێکاتەکانی ئەو ناوچانە بکاتە دۆست قەنەعەتیان پێ بکا کە ئەوان لەژێر دەسەڵاتدارێکی کوردی مافەکانیان پارێزراوترە عەدالەتیان لەگەڵ دەکرێت زوڵمیان لێ ناکرێ نەک لە بندەستی لایەنێکی سپاس دەکەین کاک ئەحمەد سەبارەت بەوەی کە پێ دوای ئەم دوو هێز ئەم جارە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هیچیان پێ بۆ خەڵکی کوردستان یعنی دەتوانن مەسەلەن چیان پێ بێت وڵا ئەو دوو هێزە تاقی کرایەوە ینی هەم دەسەڵاتی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانیان بەدەستەوە بوو ناوچە دابڕێنراوەکانیان تەسلیم بە حکوومەتی عێراق کردەوە خەڵکیان بەرەمێنە لە دابڕێنراوەکانیان بەتەنیا بەجێهێشت لە کوردستانیش ئەو نمونەیان نیشاندا کە حکومڕانیەکی ڕەشید و تەندروستیان پێ ناکرێت لە کوردستان شکستە لە ناوچە دابڕێنراوەکان و لێرە هەردوو تەجروبەکانی تەجروبەی ناوچە دابڕێنراوەکان ینی نەک شکستە ینی ناوچە دابڕێنراوەکان کە 51% خاچی هەرێمەکە لە دەستماندا لە سایەی حکومڕانیەکی حزبی یەکێتی و پارتی ئەو حکومڕانیش کە لە کوردستانەمانە بەداخەوە ینی تا ئێستا نەیتوانیوە ئاو بە شێوەیەکی ڕێکوپێک دابینکە کارەبا بە شێوەیەکی شایستە ئۆتۆ دابینکە موچەخۆران تا ئێستا ناتوانێت دابینکە وەکۆی کە حکوومەتی عێراق کردێت یعنی ئێستا لە کەرکووک هەتا حکومداری کورد و دەسەڵاتی کورد لەوێ بووە نەیتوانیوە موچەخۆرەکانی هەرێمی کوردستان کە لە کەرکووک مەئمور و کارمەندی حکوومەتی هەرێمن دابینی بکە ئەبینین کە حکوومەتی عێراق هاتوێتەوە کەرکووک لە کەرکووک ئێستا ئەوەی کە موچەخۆری حکوومەتی عێراق هەموو مانگێک وەکو ئەوەی کە لە دنیای 30 مانگ خەڵک موچەکەی خۆی وەرەگرێ بەڵام
موچەخۆرەکانی هەرێم کە لە کەرکووکن بە 2 مانگ 3 مانگ جارێ ڕوبع موچیان پێ دێ بۆیە یعنی خەڵکی کوردستان من پێم وایە ئێستا خەڵکێکی وشیارە و دەنگدەری کوردستان ئێستا دەنگدەرێک ئەمجا پێداچوونەوە بە دەنگدانی خۆیەکە لە سایه ئەو تەجروبەی کە دەیان ساڵی حکومی ڕابردووی چێتی و پارتی ئەوەی سەرماندووە کە حکومڕانی کوردستانیان پێ ناکرێ حکومڕانی کوردیان پێ ناکرێ و ناتوانن تعبیر و گزارش لە بەرژەوەندێ باڵەکانی خەڵکی کوردستان بکەن بەشێکی بەرژەوەندەکانیان دۆڕان و بەشێکی ئەو حکومڕانی کە لە هەرێمی کوردستان بەدەستمانەوە هەیە شکستی خواردوێنێ ئێستا لە جادە لە گەنجێک لە مامۆستایەک لە فەرمانبەرێک لە خوێنەوار و نەخوێنەوارێکە پرسی پێتەڵە حکوومەتی شکست خوارد و ینی ئەنواعی ناو ناتۆریان لەسەر باشەکان بوون منە لە بەغداد چییە ئەوانەی کە شکستیان خواردبێ ینی شکستەکان چیە لە بەغداد من وەکو باسم کرد ینی کوا ئەو پۆستە باڵایانەی کە بەدەست کوردەوە بوو بەدەست یەکێتی و پارتیەوە مەسەڵەن جێگری سەرۆک وەزیرانی عێراق دکتۆر ڕۆژنووری شاوێز بوو ئێستا لە هەرێمی کوردستان دانیشتووە وەزیری مالی عێراق کە پێشتر وەزیری دەرەوەی عێراق بوو وشیار زێباری ئێستا لە هەولێر دانیشتووە متمانیان لێوەرگرتووە متمانیان لێوەرگرتووە لەبەرەوەی نەیانتوانی نوێنەرایەتیەکی زەعیفی کورد بوونە نوێنەرایەتیەکی شەخصی و حزبی بوونە لە بەغداد ئەگەر نوێنەری کوردبوونایە لە بەغدا ئیزن نادرانایەوە بۆ هەرێم ئەگەر بیان توانایە دەنجی خەڵک و پشتیوانی خەڵکیان لەگەڵ وایە بەغداش ئاوا بە بچووکی تەعاملی لەگەڵیان ناکرد بەڵام ئێستا بۆ نمونە کاک زانە باسی وەکتی بۆ نمونە هێزێکی مەسەر وەکو کۆمەڵ وەکو گۆڕان خەڵک ئەگەر ئومێدی پێ ئێوە دەتوان شتێکی جیاوازتر پێشکەش بە خەڵککەن لە پەیوەست بە پەیوەندیەکان لەگەڵ عێراق لە پەیوەست بە ناوچە دابڕێنراوەکە وەڵا ئێمە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی دوو هێزی هاوپەیمانی یەک بووینە تەواوکەری یەکتر بووینە لە زۆر وێزگەی گرنگ لە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان و لە ناو کابینەی حکوومەتی هەرێم ئەتوانم بڵێم کار و بەرنامەی باشمانە بۆ بەڵام بەهۆی زۆری ئەو نوێنەرایەتی و قورسایی کە یەکێتی و پارتی بەدەستیان هێنا بوو لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان نەمانتوانیانی دەنجی پێویستمان بەدەستەوە نەبووە کە پلان و ئەجندا و بەرنامەکانی خۆمان جێبەجێ بۆ نمونە لە حکوومەتی هەرێمە پلانمان هەبووە کە هەموو مۆزەفێک هەمومان جێ لە کاتی خۆی پارەوەرگێ و ڕقم حسابیە بێ و بە کارتێکی بانقی پارەوەربگرێ ئەگەر وزارەتەمان بەدەستەوە وایە و لیان وەرنەگردینایەتەوە ئەومان جێبەجێ کرد وزارەتی پێشمەرگە کاتێکە بەدەست بزوتنەوەی گۆڕان بوو کاری بۆ کردووە کە بکرێتە هێزێکی نیشتیمانی و هێزێکی پیشەیی یعنی کۆمەڵ و برایانی کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان ئەگەر خەڵک متمانەیەکی گەورەتر و زیاترمان پێبەخشێ بە تاکید ینی بەشێکی زۆر جیاوازتر بکەن لە یەکێتی و پارتی لە بەغداد ینی نمونەیەکی جیاوازترمان پێشکەش کردووە لە معارەزەبوونیشە و لە حکومڕانیشە ئەگەر نوێنەرایەتیەکی زیاتر و گەورەتری هەرێمی کوردستان بکەین لە عێراق بە تاکید نمونەیەکی زۆر جوانتر و باشتر لە ڕووی شەفافیەوە لە ڕووی ئەوەی کە تعبیر لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بکەنەوەکو تعبیر لە بەرژەوەندی شخصی و حزبی سوپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورتمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنت بۆرد ئەسترۆپۆل سەقفی مەغریبی کاغەزی دیوار تەختەی ئەرزی سرێتیواڵ و چەندین دیکۆری تر لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالەتی کارەکانتان جێبەجێ دەکەین ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات بەهادارترینی دیاریەکان
بۆنیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندۆق. بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و ڕیقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی بخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆن خۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە، پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. فێستیڤاڵی بەهار، بەهارێک لە هەرزانی. کۆمپانیای ئەتڵەس ئەسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی فێستیڤاڵی بەهار لە ژێردروشمی بەهارێک لە هەرزانی لە پێشەنگای سلێمانی نێودەوڵەتی لە تاسلوجە ئەنجامەدا. لە فێستیڤاڵی بەهار کۆمپانیای ئەتڵەس ئەسیل گەورەترین بازاڕ بۆ بازرگانان و کۆمپانیا نیشتیمانیەکان ڕێک دەخا بە نرخێکی هەرزانتر لە بازاڕ خزمەت با وڵاتیان دەکا. فێستیڤاڵی بەهار بەهارێک لە هەرزانی. ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش مەراکەد و خێر پێویستی ماڵە وەرنە لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری و چایە ماش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و پێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. کاکزانە گەبگەڕین و لای بەڕێزتان سەبارەت بە مەسلەی تێڕوانینی ئێوە و جیاوازی تێڕوانیەوە ئەگەر خەڵکی کوردستان مەسەلە متمانەیەکی باشتان پێبدا بۆ پەرلەمانی عێراق جیاوازەکەتان چییە؟ مەسەن لەگەڵ یەکێتی و پارتی بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغدا دەتوان شتێکی جیاوازتر لەوان پێشکەش بکەن بۆ خەڵکی کوردستان؟ خەڵکی کوردستان ئەو 4 ساڵی ئەدای ئێمە لە ئەنجومەن نوێنەرانی عێراق چکێمە لە حکوومەتان نین ئەتوان هەڵسەنگاندنی بۆ بکەن و ئەزمموی ئێمە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەو چەند برانێکە لە وەزارەت بوونە لەگەر وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانش پێوە بن ئایا تا چەند کۆمەڵی ئیسلامی لە قەدەر توانای خۆی لە قەدەر ژماری خۆی لە قەدەر نوێنەراتی خۆی کاری پێکردووە. ئەوەی گرنگە من دەمە بڵێم ئەگەر خەڵکی کوردستان چاوەڕوانی زیاترمان لێ دەکا ئەوە پێویستە پشتگیری باشترمان بکە. ڕۆژی هەڵبژاردن ڕۆژی میلەتە بە ئیمتیاز. لەو ڕۆژەدا ئەگەر ئەوان بڕیار بدەن متمانەی خۆیان بدەن بە ئەو حیزبولانانەی کە لە بەرەی خەڵک بوون ئەوە دڵنیابن لە 4 ساڵی داهاتوو ئەگەر ئەزمونونەکەی حکومڕانی ئێمەیان بەدڵ نەبوو ئەوە خۆ هەڵبژاردننی داهاتوو دەتوان باشترین سزا بدەن بۆ ئەو کەسانە. باشترین جیاوازی کە ئێمە بەدڵنیاییەوە دەتوانین باسی لێو بکەین بۆ ئێمە بەتابەتی کۆمەڵ ئیسلامی و هاوپەیمانەمان لە بزوتنەوەی گۆڕان
ئێمە کەسانێک دەنێرینە ناو ئەو پۆست و پلەپایە تەنفیزیانە بە تایبەتی کە ئەوەندەی دەخەمی بەرژەوەندی گشتی دابن دەخەمی بەرژەوەندی تایبەتی خۆیان نەبن و بەپێی بەرنمەیەکی نەخشە بۆ کێشتا ئەبێ کار بکەن لەلایەن ژووری عملیاتی تایبەتی خۆمانەوە کە بۆیان دانین و پێویستە داکۆچکاری ڕاستەقینە بن و ئەو مافە دەستوریانەی هەرێمی کوردستان هەیتی لە دەستوری عێراق و تا ئێستا پیادە نەکراون ئەبێ شەڕی لەسەر بکەن و پیادەی بکەن کە لە ڕابردوودا بەڕاستی خەمی لێ نەخوراوە و بێ نمونەیەکی جوانی حکومڕانی پێشکەش بکەن نمونەیە کە پڕ بێ لە شەفافیەت لە عەدالەت لە نەزاهەت ئێمە بۆ نمونە ئێستا دەستگای نەزاهی عێراقی کە راپۆرتی ساڵانەی خۆی بڵاو ئەکاتەوە لە راپۆرتی ساڵی ڕابردوو تازە بڵاو کراوەتەوە لە دەستەی دەستپاچی ئێمە سێ پەرلەمانتارەکەی کۆمەڵی ئیسلامی لە 24می ناوی یەکەمینین کە هەموو ساڵێ ئەستۆپاچی خۆمان پێشکەش کردووە و پابند بووینە بە پێوەرەکانی دەستگای نەزاها لە کاتێکدا کە زیاتر لە 200 ئەندامی پەرلەمان هەر فۆرمەکەی پرش نەکردەوەتەوە و ئێمە مەجالمان نەبووە لە حکوومەتی ئیتیحادی بەشدار بین هەتا کار بکەین بۆ مادەی 140 هەتا کار بکەین بۆ قەرەبووکردنەوەی خەڵک هەتا خەڵکمان پێدا بمەزرێ هەتا مافەکانی ترکە لە دەستگا جێبەجێکردنەکان باشتر وەردەگیرێتەوە نەکە بەهۆی سێ ئەندامی پەرلەمانەوە کە ئێمە دەتوانم بڵێم بە فەزلی خواوە بە ژمارە سێ بووینە بەڵام بە کار و چالاکی زیاتر لە سێ بووینە کارەکانی خۆمان کردووە هاوڕانیشمە لە بزوتنەوەی گۆڕان بامان شێوە ڕێگای باشیان گرتیا بەڵێ بەس مەسەلەی بەدڵنیاییەوە من دەڵێم ئەو هێزولانانە جیاواز دەبن بەڵێ بۆ مەسەلەی ئەوەی کە ئێستا خەڵکی کوردستان کۆمەڵی کێشەی بنەڕەتی هەیە کێشەی خاکە کێشەی کەمی ڕێژەی بەشداری کووردە بەڵام ئەوش کە ئێستا بەرەستی و دەناڵێنێ مەسەلەی موچەیە ئەگەر گۆڕانکاری گەورە بکرێت لە نوێراتی هەرێم دەتوانرێ ئەم کێشەی موچەیەک لا بکرێتەوە کە ئێوە پێشتر داواتان کرد موچەی تاوا بدرێ بە فەرمانبەران بەڵام حکوومەتی هەرێم کردی بە سیستەمی پاشەکەوت بێگومان پرۆژەی سەرەکی ئێمە ئەوەیە لێرە شۆ ڕای دەگەێنم کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان هەموو بکەوێتە سەر حکوومەتی ناوەندی و لە دەستی حکوومەتی هەرێم نەمینێ بە هیچ شێوەیەک لەبەرەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەبێ مافی یەکسانیان هەبێ لەگە فەرمانبەرانی تر لە شارەکانی تری عێراق لە هەرێمی کوردستان فەرمانبەر لە کاتی خۆ موچە وەرناگرێ موچەکەی بە تەواوی وەرناگرێ مزایدەی سیاسی پێدەکرێ معاملەی پێدەکرێ و فشاری لەسەر بۆ هەڵبژاردن و بۆ مووقفی سیاسی بەڵام لە شارەکانی تری عێراق موچەخۆر فەرمانبەر لە کاتی خۆی وەرەگرێ بەبێ لێبڕان وەرەگرێ قماری سیاسی پێ ناکرێ فشاری سیاسی و حیزبی لەسەر بەکار ناهێنرێ ئێمە گەتوانیمان موچەخۆرانی هەرێمی کوردستان بە تەواوی بخەینەوە سەر موازنەی عێراقی ئەمە پارێزگاریەک لە بۆ موسەی موچەخۆران دابین دەکەین حیمایەتی قانونی کە هیچ کەس ناتوانێت لێیان ببڕێ دووەم دوور دەکەونەوە لە فشاری حیزبەکان هیچ حیزبەک ناتوانێت منەتیان بەسەر بکابرێ من دامەزراندی و دەبێت لە قسەم دەرنەچی و مافە خانەشینەکانیشان بە ڕێکوپێکی دەپارێزرێ ئەمە بۆیە بۆ قوتی خەڵک بەرنامەی سەرشی لە ڕابردوو چۆن کارمان کردووە لە داهاتوش بە پێی حەزمی خۆمان و بوونی خۆمان ئەو پرۆژانەی خۆمان جێبەجێ دەکەین بەڵێ کاکزانە بەس سەبارەت بەوەی کە بەڕست بۆچی ینی دەڵێ باپارن نێتە دەستی حکوومەتی هەرێم ئەمە بەمانای ڕوخانی هەرێم نییە یاخود ئەمە جیاکردنەوەی مەسەلەن ئەوەیە کە بە ئەمینی ئەم ڕپارەی بگاتە دەستی موچەخۆران چکە زۆر جار ئێوە مەسەلەن کە لە خۆپیشاندانیش یاخود زۆر جار ئێوە مەسەلەن باز دەکەن کە دەبێت دز بڕوخیانی جیاوازی هەیە لەگەڵەوەی کە لێدان لە هەرێمی کوردستان و لێدان لە دز ئێمە دەمانەوەی کیانی هەرێمی کوردستان پارێزراو بێ و بەهێزتر بێ و نمونەیەکی جوانی حکومڕانی ڕەشید لە هەرێمی کوردستان دروست بێ ئەوەش لە هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان دەبێت کاری بۆ بکەین بەڵام ئەوەی ئێستا ئێمە دەمانەوەی قوتی خەڵک لە دەستی دزەکان دەرکەین بەڕاستی هیچ متمانە نەماوە کە سامانی گشتی بدرێتە دەست ئەو کەسانە کە تا ئێستا بە هەموو شێوێک تەجروبەمان کردوون بزر ئەبێ ئەم پارەیە ناگاتە دەستی مستحقەکانی خۆیان ئێمە دەبێ ماڵی خەڵک بژێڕینەوە بۆ خەڵک لە دەستی نائەمین دەریکەین ئەم دەستانە ئیسپات بوو کە دەستی نائەمینن و بەڕاستی ئیدارەی مالی فاشلترین ئیدارەی مالیە لە هەرێمی کوردستان ئەگەر بوزە عێراقیان هەموو بدێ بەردەستی
ئەو هەر خەڵک هەر لە مەینەتیە ئەشیت و ناتوان مافەکانی خەڵک دابیر بکەن تەجروبەکراو نابێت تەجروبە بکرێتەوە فەرمودەی پێغەمبەرەکە فەرمێ بڕوادار نابێت 2000 لە یەک کوناپێوە بدرێ مارانگەستە بێ ئێمە نەک 2000 و 3000 خەڵکی کوردستانەوە چەندین جارە مارانگەستە بێ بەدەستی کۆمەڵ خەڵکێک نابێ زارەشی تر تاوانە زارەشی تر هەمان ئەو دموساوان هەمان ئەم ڕێبازانە هەمان ئەم منهەزانە زارێکی تر حکومڕانی خەڵکیان بکەویتەوە بەردەست. بەڵێ دوا پرسیارم بۆ بەڕێزت بۆچی ئێوە ینی تەناوەیە کە دزی لە موچەی فەرمانبەران دەکرێت بۆیە دەتانەوێت مەسەلە موچە لە ڕێ حکوومەتیارەوە من نەبێت ڕاستەخۆ بدرێتە بە فەرمانبەران با دوا پرسیارم بێ ئەگەر شتێک شتماوی بە کورد سوپاس دەکەین. نەخێر هەر لە باوەنی ئەوە سەبەبێکی ڕئیسیە ئەمە موسا مافێکی بنەڕەتی هاوڵاتی فەرمانبەرە یعنی حکومات بە هیچ شێوێک نابێ پەناباتە بەر بڕینی موسا حکوومەتی عێراقی کە وەزعێکی ئابووری زۆر سەختیشی بەسەرداهات بەڵام زۆر لە خەرجەکانی کەم کردەوە پەنای نەبردە بەر کەمکردنەوەی موچەی فەرمانبەرانی تەنها لە ساڵی 2017 نەبێت 3.5% بۆ جەبهە و حەشدی شعبی و نازیحەکان بڕی ئەم ساڵ ژێڕایەوە شوێنی خۆی و بۆشیان قەرەبوو ئەکاتەوە ئەمە خاڵێکی گرنگە کە دەستەکە ئەمینە خاڵی دووەمیش ئێمە ئەگەر بە کورتی بێ سوپاس هەز دەکەین موچەخۆر وەکو کۆیلە سەیرێکرێت لە هەرێمی کوردستان ئەمە دەمانێت موچەخۆر ئازاد بێ واجبی خۆی جێبەجێ دەکا عراقی خۆی دەڕێژێ سعات 8 بۆ سعات 3 داوامی خۆی دەکا کە پارەی خۆی وەرەگرێ پێویست ناکە هیچ حیزبێک منەتی لەسەر بکا و وابزانێ منەتی بەستە کردو خوا لەو خاکە خەڵقی کردووە و لەسەر ئەو خاکێ و کەمترین مافی مواتەنەیە. بەڵێ سوپاس بۆ بەڕێز کاک زانا ڕۆسایندامی پەرلەمانی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵ ماوی سوپاس بۆ بەڕێستان کاک ئەحمەد دەگەبڕێم وڵای بەڕێز سەبارەت بە گرنگی گۆڕانکاری لەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراق گۆڕانکاری لە نوێنەرایەتی لە هەڵبژاردن تا چەند کاریگەر دەبێت بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی کوردستانیش. وڵای هەڵبەت ینی لەسەر ئەرزی واقع یەکێتی و پارتی شکاون لە ناوچەدا بڕێنراوەکان شکاون و دۆڕاون و ناوچەکەیان بەجێخەریکە دەگەڕێن نەخێرەوەی کە ئێستا هەیە پروپاگەندەیەکی حزبیە ئەگەر بشگەڕێنەوە ڕەنگە هێزێکی حزبی بەرامبەر بەو ڕێکەوتانی کە لەگەڵ بەغاهی بووە ڕەنگە بۆ ماوەیەکی دیاریکرااو بوو بەدەستێنانی هەندێک دەنجی دەنگدەران لە کەرکووک ناوچەدا بڕێنراوەکان ئەو پروپاگەندا مەسەلەی باسکردن ئێستا بۆ هەڵبژاردن ئەم گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچەدا بڕێنراوەکان بەڵێ وەکو پروپاگەندەیەکی حزبی بەکاردێ ئەگەر نا کورد ئەبێ شەریکی ئەساسی بێ نەک مشارەکەی پێ بکرێت کورد ئەگەر بێ شەریک بێت لە ناوچەدا بڕێنراوەکان ئەبێ هاوشێوەی ساڵی 2012 و 2014 بێ نەوەکو بەم شێوەی ئێستا گەر فەوزێک یا لیوایەک برن لەژێر ئومرەی هێزە عێراقیەکان بێ و کەسێکی عەرەب قیادەی بکە و سەرپەرشتی بکە ئەوە نەیتر پێشمەرگە بچووکە کاتەوە ئەوە نەیتر هەیبەتی کورد و پێشمەرگە ئەشتێنێ ئەگەر بە شێوەیەکی وا لاواز و زەعیف جگە لەوەی شەرعیە دانشە بێ بەو واقع وەزعی کە ئێستا لەژێر زەبری هێزەکانی عێراق و ناوچانە بەڕێوە بریانی ئێستا هیچ دەسەڵاتێک بەدەست کوردەوە نەماوە لە خانەقین و خورمات و کەرکووک و دەشتی نینەوە تاگاتە شنگار هەمووی بەدەست حکوومەتی عێراقی وێنی تەنانەت مدیری دائیرەکان مدیری بەشەکان قایدی شورتەی کەرکووک مدیری دیفاعی مەدەنی کەرکووک کە چەند پۆستێکە ینی هیچ مۆرکێکی ئەمنیشی پێوەدیانێ مدیری دیفاع مەدەنی کە کەسێکی پیشەیی بووە ئەفسەرێکی کورد بووە بەڕێز کاک عەمید مقداد ئەویشیان لەو چەند هەفتەی ڕابردوو گۆڕیوە بە کەسێکی تری عەرەب ئێستا کورد وای لێهاتووە بۆ بە هاوڵاتی پلەدوو ئەمە لە سایەی ئەو حکومە حزبی و ئەو پلانە حزبی یەکێتی پارتی کورد ئەو شکست و دۆڕانانی بەسەر هاتووە لە هەرێمی کوردستانی ژیانی وەکو باسم کرد لە هەموو بوارەکانە کورد شکستێناوە ئەگەر گۆڕانکاری بۆ نمونەی هاوڵاتیان لە مەڵبژاردنە گۆڕانکاری بکەن بۆ گۆڕانکاری بکەن بۆی ئەو تەجروبە تاڵە دووبارە نەبێتەوە لە کوردستان ئەو تەجروبە تاڵە لە ناوچەدا بڕێنراوەکان دووبارە نەبێتەوە ئەو تەجروبە تاڵەی کە نوێنەرایەتی کورد لە ناو دەسەڵاتی تەنفیزی لە بەغدا هەیبووە دووبارە و سێبارە نەبێتەوە چکە ئەو دەسەڵاتانی کە ممارەسە کراوە لەوێ لە پێناو دابینکردنی بەرژەوەندی حزبی و شخصی بوو ینی ئەوانەی کە چوونە بەغدا لە یەکێتی پارتی بۆ خۆیان و حزبەکەیان بەدەستی پڕگەڕانەوە بەڵام بۆ کورد بۆ ناوچەدا بڕاوەکان بەدەستی بەتاڵ گەڕان بەڵە بەس ئەم گۆڕانکاری بۆ نەگەر هاوڵاتی لێرە و بیکە
هەم کاریگەری هەیە لەسەر بۆنمە کورد لە ناوچەدا بڕێنراوەکان کاریگەریش هەیە بۆنم لەسەر ناوخۆی هەرێمیش لە باشکردنی موچە بەتایبەت ئەوەی کە ئێستا پەیوەست بە موچە لەگەڵ عێراق کێشە هەیە بەتاکید یعنی یەکێتی پارتی چێ ئەو دەسەڵاتەی کە لە هەرێمی کوردستانە سوء استعمالیان کردووە خراپ بەکاریان هێنا ئەبینین یعنی دەستیان بۆ قوتی کەمەندامێک بردووە دەستیان بۆ قوتی مامۆسایەک بردووە دەستیان بۆ قوتی کە سوکاری شەهیدێک بردووە ئەنی ئەمانە هەمووی بەڵگەی ئەوەیە کە خەڵک جارێکی تر پێویستە دەنگ نەداتەوە بۆ لایەنانەی کە دەستی بۆ مقدساتیان بردووە کەمترین خزمەتی پێشکەشیان نەکردووە و ئەو متمانەی کە دایان بەلایەنی یەکێتی پارتی بینیمان ناوچەدا بڕێنراوەکانیان تەسلیمی حکوومەتی عێراق کردەوە بۆیە خەڵک پێویستە جارێکی تر ڕێنەدا بە دووبارەکردنەوەی ئەو ئەزمونەی کە لە هەرێمی کوردستانەیە بۆ ئەزمونەی کە لە ناوچەدا بڕێنراوەکانەیە ئەگەر نا بەو وەزعەتاڵ و سەخت و ناخۆشە بەردەوام بێ و شکستی زیاتر و دۆڕانی زیاتری چی بەدوایە کێشەکانمە هەروە خۆی دەمێنێتەوە لەگەڵ بەغداد لە مەسەلەی موچە لە مانەوەی ناوچەدا بڕێنراوەکان بەم شێوە ئەگەر هەروان زۆری نەبن لە بەغدا و قۆرخی بڕیارەکان بکەن نەک بەم شێوە مێنێتەوە خراپتریشە بێ ینی ئەگەر ملاحەزە بکەین ینی کورد لە ساڵی 2005 زۆر لە ئێستا بەقوتر بوو لە ساڵی 2010 زۆر لە ئێستا بەقوتر بوو ئەنی ئەبێ هەموو ڕۆژێک لە سایی دەسەڵاتی یەکێتی پارتی بڵین خۆزگەمان بەپار ئەنی تەنانەت هەندێک خەڵک ینی من خۆم لەگەڵ ئەو تەوەجه و بیرکردنەوەی نیم هەندێک خەڵک ڕەنگە تەمەنا بکە بە دەسەڵاتێکی عێراقی وەک لە دەسەڵاتێکی کوردی ئەوەش دەستایی ئەو تەجروبە تاڵ و سەختەی خراپەیە کە یەکێتی پارتی پێشکەشیان کردووە ئەگەر یەکێتی پارتی حکمێکی ڕەشیدی کوردستانیان بکردایە حکمێکی جوانی ناوچەدا بڕێنراوەکانیان بکردایە بە تاکید خەڵک حەقیەوەی هەبوو جارێکی تر متمانیان پێڵەنجار پێداتەوە پاشخشەی کورد پەیوەندی بە زوڵمی دەسەڵاتدارانی عێراقەوە نیە پێدا پەیوەندی بە سیاسەتی ئەو دوێزێ لە ناوخۆ و گەندەڵی وانەوەیە یەکێتی و پارتی مەسئولن لەوەی کە لە ناوچەدا بڕێنراوەکان ڕوویداوە یەکێتی و پارتی مەسئولن لەو وەزع خراپەی کە لە هەرێمی کوردستان دروست بووە موچەی خەڵک نادرێ خزمەت گوزاری پێشکەش ناکرێ ینی نەخۆشخانەکان داخراونەوانە هەمووی لە سای خراپ بەکارێنانی دەسەڵاتی هەرێمە لە لایەن یەکێتی و پارتیەوە ئەگەر نا ینی ئەبینین لە دەوڵەتی عێراق سەرڕایەوەی شەڕی داعشیان کردووە سەرڕایەوەی لە وەزعێکی دارایی سەخت دابوونە دەستیان نەبردووە بۆ موچەی موچە خۆران دەستیان نەبردووە بۆ مەسائلی خزمەت گوزاری و نەخۆشخانەکان یعنی ئێمە ئێستا بینین لە سای یەکێتی و پارتیە مافی جوتیاران نەدراوە لە سای یەکێتی و پارتیە بینین 50 لە سەد خاچی هەرێمان لە دەستدا لە سای یەکێتی و پارتیای بینین موچەخۆرێک بە 3 مانگجارێ ڕوبع موچەیەک ناتوانێت بەڵێ بەس بەڕێز خەڵکی کەرکووکیوانە پێ دوایە ئێستا خەڵکی کەرکووک بە تەنیا جیانێش بە تایبەتی لە کاتی ڕفراندۆم مەسەرەن ئەو سەرکردانە هەڕەشیان دەکرێت ئێمە خۆمان پارێزگاری لە کەرکووک دەکەین سەرکردا بوو دەیگوت هیچ لە کەرکووک ڕوونادات یعنی ئێستا بە تەنیا جیان هێشتن خەڵکی کەرکووک بە تەنیا بەجێ هێڵدرا و کەرکووکیاندایەوە دەستی نایارەکانی کورد ئێمە پێمان وایە ئێستا خەڵک هەڵوێستەی کردووە هەڵوێستی وەرگتووە و جارێکتر ئەو متمانەیە بە یەکێتی و پارتی مەحاڵە بداتەوە بە تایبەت لە ناوچەدا بڕێنراوە بەڵێ بەس بۆ پێشتری شەر تا چەندەمەوەیە کە بۆ نەوتەکە خەڵکی کەرکووکیان ویستە و نوتەی کە لێوە بوو بۆ خۆیان بردویانە بەداخەوایانی وەکو باسم کرد یەکێتی و پارتی چ لە بەغدا چ لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بۆ خۆیان و حزبەکانیان بەدەستی پڕاتنە دەرەوە بەڵام بۆ خەڵک بەدەستی بەتاڵ بەڵێ دو پرسیان سەبارەت بە ڕێژەی کورد کە کاکزانە باسی لەوکە کە 65 پەرلەمانتارە بە تایبەتی لە ناوچە جێناکوکان باز دەکەی 20 کورسی کورد لە مەترسیدا پێ دوای ڕێژەی کورد وەکو کورسی کەم دەکات لەو منتیقانە وەڵاهی بە حکمی ئەو شکستە گەورانەی کە یەکێتی و پارتی بەسەر کوردیان هێناوە لە دەشتی نینەوە لە کەرکووک و لە خانەقین و خورماتوو خەڵک بەشێکی ئاوارە بووە خەڵک بەشێکی تووشی ئەحبات و ناومێدی بووە بۆیە وا چاوەڕوانەکرێت کورد دەنگەکانی پاشەکشێ بکە چکە بەڕاستی پێشتر کە یەکێتی و پارتی لەو ناوچانە بوونە ئەنواعی گەمە و یاری سیاسیان کردو ئێستا لەوێ هیچ دەسەڵات و هێزێکیان نەماوەتەوە و خەڵکش جارێکی تر ئەستەمە بتوانێت متمانەیان پێ بکاتەوە لەبەرەوە هۆکارە ینی ئەو شکستانی کە بەسەر کوردێنایانە هەیبەتی پێشمەرگەیان شکان هەیبەتی کوردیان شکان و 50 لە سەد خاکی هەرێمیان لەدەستدا ینی زەحمەتە کورد بەو هێز و توانە و پێگەی خۆی بتوانێت بگەڕێتەوە سەر زۆر سپاس بۆ بەڕێز ئەحمەد عەزیز ئەندامی زیباتی نیشتمانی بستنەوەی گۆڕان کە لە سلێمانیەوە لەگەڵ مامی وەرا زۆر سپاسیش بۆ کاک زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق کە پێشتر لە هەولێرەوە لەگەڵ ما بوو سپاس بۆ میدیۆنەی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ